بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. خاوەن پێداویستیە تایبەتەکان لە هەرێمی کوردستان لە دۆخێکی کارە سەدباردان و ماوەی 9 مانگە حکوومەت هێرێم تەنها 75,000 دیناری عێراقی پێداون. ڕێکخراوەکانی داکۆکیکار لە توێژی خاوەن پێداویستە تایبەتەکان دەڵێن حکوومەت هێرێم بێهیوای کردن و داوا دەکەن بازرگانان و خێرخوازانی کوردستان یارمەتیان بدەن. بە میوانداریەک لە بەڕێزان هاوبەش نوعمان سەرۆکی یەکێتی نابینایانی کوردستان، هەروەها سامان حسێن سکرتێری یەکێتی کەماندامانی کوردستان و عومەر جەبار سەرۆکی کۆمەڵی کورتەباڵەکان تاوتوێن پرسە دەکەین لە ستودیۆی سەرکەروە لە ڕێگەی سکایپەوە. محەممەد ئەحمەد سەرۆکی ڕێکخرا هیوای هەژاران لە سویدەوە لەگەڵمان دەبێت و دواتریش ئاری عەزیز بەرپرسی بەرنامەی بەخشین لە کەناڵی ئاسمانی پێیان لەگەڵمان دەبێت. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانم شڕۆبەیە پرسە دەکەین. دووبارە سڵاوتان لەوێ بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانم. کاک بەخێر بن، سوپاس بۆمتان. کاک هەوو بەژەگەر لە بڕێستانەوە دەست پێ بکەین باسی دۆخی خاوەن پێداویستە تایبەتەکان بکەین. ئێستا ئەمڕۆ لە هەرێمی کوردستان خاوەن پێداویستە بەکەن لە چ دۆخێکدا؟ بە ناوی خوا سوپاس بۆ جەنابتان، دەستخۆشیتان لێ یەکەین. بەڕاستی خاوەن پێداویستیە تایبەتەکانی هەرێمی کوردستان لە کاتی بێقەیرانیە لە قەیرانە بوون. لە کاتی بێقەیرانیە لەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندەیان نەتراوە تێ بتوانن بژێویژیانی پێبەڕێن. جێگەی داخە لەم دواییە بە بۆنەی قەیرانی دارایی و بە بۆنەی ئەو کێشانەی کە سیاسی و بە سیاسی کرانم کێشانەی هەرێمی کوردستانە گینا لەو بڕوایان نیم. تا ئێسش زۆرێک لە دانیشتوانی هەرێمی کوردستان لەو بڕوایان نیم کە قەیران هەبێت لە هەرێمی کوردستان، بەڵام سیاسیەکان ئەمەیان کردووە بە پرسێکی سیاسی و خەڵکی هەرێمی کوردستانیان بە عام خستوەتە ناڕەحەتی. سەرڕای ئەو هەموو خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەت خاوەن پێداویستیە تایبەتەکان لە هەرێمی کوردستان زۆر ناڕەحەتی و زۆر چەوسێنراونەتەوە لەسەر دەستی حکوومەتی هەرێمی کوردستان و بەو گەمە سیاسیەی ئەوانەی کەن ئێمە بووین بە یاری کەری. زۆر باشە. بەڵام بەڕێزوتت بەر لەوەی کە قەیرانیش دروست بووە، قەیرانی دەرێ و هەر خاوەن پێداویستە تایبەتەکان چۆن لە قەیراندا بوو؟ بەڕێز حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتادا لە کابینەی بەڕێز دکتۆر بەرهەمدا 20 دۆلاری بڕیەوە بۆ خاوەن پێداویستی تایبەت. لەو سەردەمە 20 دۆلار خراپ نەبوو، سوقلێکی هەبوو بۆ بازاڕی هەرێم. دواتر وردە زیاد کرا تا گەیشتە و ئاستی بوو بە 150,000 دینار. لە ئێستادا 150,000 دینار من لە جەناب تەپرسم چ منداڵێکی بەرپرس و نابەرپرسی ئەم هەرێمە لە مانگێکا بە 150,000 دینارەژی تا خاوەن پێداویستیەکی تایبەت بە عایلەوە بتوانێت پێی بژی، خاوەن پێداویستیەکی تایبەت بە بێخانوو بتوانێت پێی بژی. چونکە من یەک شتت پێ بڵم لە خاوەن پێداویستی تایبەتە ئەوەی خێزانی پێکێ نابێ لە 180 بێلانەیە و لە کرێچیدایە. چونکە خاوەن پێداویستی تایبەت ئێمە خوا پێداونین بتوانین
لەگەڵ پێش هێنانی ژن بینامانە بێ و ناوماڵی باشمانە بێ و سیارە و خان و معاشی باشمانە بێ بێلانە بووین و ئێستا سوپاس دواتەکەم لای بەڕێزکاکەوە باش کاک سامان ئەگەر بینی لای بەڕێز سەبارەت بە لەگەڵ نزیکبوونەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان و لەگەڵەوەش کەوە نۆ مانگەوە بزانن تەنها 75,000 تان وەرگرتووە دۆخی ژیانی کەمەندامان چۆن سپاسانەکەم دیارە ئەمە چەندین جارە ئێوە بەرنامە و راپۆرتی تایبەت دەکەن لەسەر ژیانی خاوەنپێداویستی تایبەت لە ڕاستیدا ئەمە ژیان نییە بەمانای وشە کە تۆ ئەڵێی ژیان ئەمە ژیان نییە ئەمە تەنها ڕایکردنی ژیانە چونکە ژیان ڕەفاهێتی تایە ژیان خەندەی تایە ژیان پێکەنینی تایە ژیان سەفرە و گەڕان و سیاحەتی تایە بەڵام ئەوەی کە لە ئێمە ئەیبینین و ئەوەی کە ئێمە خۆمان تیا ئەژین کەمەندام نەخەندەی لەسەر لێو ماوە کەمەندام نە سەفرە و سیاحەتی ماوە کەمەندام نەخۆشی ماوە کەمەندام نەگەڕانی ماوە کەمەندام نەجلی جوانی ماوە لە سای حکوومەتی هەرێمی کوردستان لە سای ئەو غەدری کە لە خەڵکی بەگشتی و تایبەت خاوەنپێداویستە تایبەتەکانەکە بەڕاستی کەمەندامانی خسۆتە ژێر ئاستی سفر عنی نەک سفر بەڵکو لە ژێر ئاسی سفرایە بۆ بژێوی ژیانیان ئەمەش غەدرێکە ئەمەش بێویژدانیەکە ئەمەش نەعەدالەتیەکە کە لە خاوەنپێداویستە تایبەتەکانەکەی ئەگەر تۆ لە منە پرسی ژیانی خاوەنپێداویستی تایبەت چییە؟ ژیانی خاوەنپێداویستی تایبەت بۆ هەموو بینەرانی ئەم کەناڵە ڕوون بێت ڕۆژانە دەیان کەس ڕوو ئەکاتە سەرۆکی ڕێکخراوەکان ڕوو ئەکاتە ناو ڕێکخراوەکان دەزەکا بەگریان مناڵەکەیمان بۆ فڕەیە ژیانی پڕمەینەتی خۆی باز دەکات یەک باسی معاناتەکانی خۆیمان بۆ کە ئەمە ژیانی خاوەنپێداویستە تایبەتەکانە بەڕاستی یعنی شتێکیان نەهێشتەوە بۆی کە تۆکو ئینسان لە وڵاتەیە بژی ئەبێ هەر بەردەوام لە ڕاکەڕاک و لە ئاه و لە ناڵە و خەفەتە یعنی ئێمە ئازاری کەمەندامی نەیکوشتوین ئێمە ئازاری نەهامەتیەکان و قوربەسەریەکان و بێویژدانیەکان و غەدرەکانی ئەم حکوومەتە کوشتنی کە لە خاوەنپێداویستی تایبەتەکە معقولی تیانە لە هیچ هەرێمێک لە وڵاتانی دنیا لە هیچ دەوڵەتێک لە وڵاتانی دنیا نەبووە بە 300 ڕۆژ تۆ 59,000 بێ بە کەمەندامی 59,000 لە مانگی ئەیلولی ساڵی ڕابردووە تەنها 59,000 لە مانگی ئەیلولی ساڵی ڕابردووە کە هەتاکو چەند ڕۆژێک لەمەوبەر کە ئەکاتە نزیکەی 300 ڕۆژ لە ماوەی ئەم 300 ڕۆژەدا 59,500 دیناریاوە بە کەمەنداوێک من بە هەموو خاوەن وجدانەکان ئەڵێم بە هەموو ئەو کەسانەی کە لە بواری ئابووریە تایبەتمەندی خۆیان هەیە و کەسایەتین پێم بڵێن چه ئینسانێک چه کەسێک ئەتوانێت 59,300 ڕۆژی پێڕای بکە ئیتر نازانین ئایا تا 300 ڕۆژی تر بۆستین ئێمە 59,000 تر وەرەگرین یا ئەمە ئەبێتە موچەیەکی ماگانە بەڕاستی هیچ خۆشێکی ئەم حکومەتە بۆ ئێمە نییە هیچ ڕەفاهەتێکی ئەم حکومەتە بۆ نییە بەڵکو هەرچی ناخۆشی و هەرچی نەهامەتی و هەرچی نەکبەتی ئەم وڵاتەیە لەسەر دەستی ئەم حکومەتە بەسەر شانی کەمەندامانە ڕژاوە بەڕاستی کاک حەکیم هەموو بینەران ئاگادار بن با خەڵک ئاگای لەوە ژیانی کەمەندامان بێ ئەمەنە لە ژیانێکی پڕنەهامەتیاژین ئەمەنە لە ژیانێکی پڕنەهامەتیاژین بڕواب کە ڕۆژانە ئێمە خۆمان لەبەر چاوەکەوێ کە سەردانی ڕێکخراوەکانمان دەکەین خەڵکی وایەتە بەردەمان ئینسان تەحملی ناکات گوێ لە معانەتەکانیشی بگرێ بەڕاستی زۆر باشە سوپاس دەکەم دواتر گەڕێم بۆ لای بەڕێزت ئەگەر بچین بۆ لای کاک محەممەد ئەحمەد کە بەڕێزیان لە سویدەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە سەرۆکی ڕێکخراوی هەژاران کاک محەممەد سڵاو لەبێ سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا بەر لەوەی کە بینە سەرەوەی کە ئێوە وەکو ڕێکخراوی هەژاران کە ئێستا دەستان بە کۆمەک کردووە لە دەرەوە بۆی کە بۆ خاوەنپێداویستە تایبەتەکان کۆمەک کۆ بکەنەوە دەمەوێت ئایا لە وڵاتێکی وەکو سوید ینی ئایا بەراوردی ژیانی کەمەندام لە نێوان کوردستان و سوید چۆنەوە چۆن دەبینی کە بە 300 ڕۆژ خاوەنپێداویستێکی تایبەت 59,000 دینار وەربگرێت بەناوی خوای گەورە میهرەبان سەرەتا دەستخۆشیتان یەکەم بۆ ئەم بەرنامەیە بەڕاستی ئەمە باشترین ڕێگەیە بۆی کە خەڵک بزانێ معاناتی کەمەندامان چییە چۆنە من ئەمە بە شتێ دەست پێ بکەم بە حکمی و بواری خۆم لێرە ئیشەکەم نەک بواری ڕێکخراوی هەژاران بەڵکو بوارێکە کە تەندروستی ئاگام لە کەمەندامانە چۆن ئەژین چۆن ناژین لێرە کەمەندامێک لەم سویدیام لە وڵاتانی دنیا ئەوزەلێتی لە پێش هەموو کەسێکەوەیە لە معاش لە خانوو لە کەسێکە لەوانەیە 4 کەس نەک لەوانەیە 3-4 کەس بە شەو ڕۆژ خزمەتی ئەەکەن ئەوانەی ئێمەش نەک ئەوزەلێتە بەڵکو ئەم کەمەندامە داماوانە هەمویان لە دوای دواون یعنی ئەوەی لێرە ئەکرێ لای خۆمان لە کوردستان عەکسە پێچەوانەیە
هۆکارەکەشی ئەم حکوومەتەیەکەوە زۆر بێباکە ئەم حکوومەتەیەکە خۆمان هەڵمان بژارد و غەشیمان هەڵمان بژاردوە داوای لە بنەکەمە قسەیەکەم بەڵام بەڕاستی جیاوازەکەی زۆر زۆرە فروقەکەی زۆر زۆرە لە خزمەی تەندروستی و بڵێ ئەیان بن ئەنگەڕێنن ئەیان بن بۆ مەزباح ئەیان بن بە شوێنە خۆشەکان بێپارە نین بەگرە ئەوزەلێت بن تێناگەم یعنی بەڕاستی لەوە تێناگەم کەم ئەندامان ئەبێ پێش هەموو کەسێکەوە بێت ئەوان خوای گەورە وای فەرز کردووە کەوا بەشێک لە جەستەیان بەدەست بدەن ئەبێت ئەمانە دوای پێشمەرگا بێت کەم ئەندام بن بەڵام لەلایەن حکوومەتی هەرێمەوە نەک لە پێشی پێشم وەکو لە دوای دواوە زۆر بێباکن و بەڕاستی ناڵە و ئازاری کەمەندامان خەڵکی هەژار خەڵکی فەقیر خەڵکی داما و گەشتۆتە هەموو دنیا ئەمڕۆ کچەکەم مسکی منی سەرلووە لەبەر ئەو ئازارانە کە ئازاری کەمەندامان ئازاری ئەو خەڵکەی کە لە کوردستانە ئەژی چەندها وڵاتە بڕێ چەندها خەڵک لێرە فرمێسکان بۆ ڕێژن کەچی ئەوانەی لای خۆمان بەشەکانیان نەکەن. بەڵێ کاک محەممەد سەبارەت بەوەی کە تاسەن ئێوە بەر لەوەی کە بینە سەر و کۆمەکەی کە لە دەرەوە کۆتان کردوەوە ینی ویستانە ئەو ئازارەی کە ئەمڕۆ خاوەن پێداویستە تایبەتەکان لە کوردستانیانە بیگەنن بە ڕێکخراوە نێودوڵەتەکان بەلایەن نێودوڵەتەکان. بەڵێ ئێمە وەک ڕێکخراوی هیوای هەژاران کە لە زۆربەی زۆری وڵاتانە وجودمان هەیە بەتایبەت وڵاتە هەرە گرنگەکانی وەک سوید بەریتانیا ئەڵمانیا هۆڵندا فینلەندا ئەمانە خەڵکانی باش و چیلی باشمان هەیە وەکیلەکانمان زۆر جێی متمانەی خەڵکن جێی دەستخۆشین ئێمە بەڕاستی هەوڵمان ناوە تەنانەت دوێنێ بۆ نمونەیەکێنمەوە کە دەنگی ئەو کەمەنداوان نەکبگەین لە ڕێکخراوەکان دوێنێ یەکی لە بانگەوازەکانمان کاک سامان خۆی ئەزانێ ئێرانیەک هاتووە بە گریانەوە 500 کرۆنی یاونەتەیە کە 500 کرۆنە کاتە تقریبان $55 سویدێکیەت کە یارمەتیمان هەیە نازانم خەڵک فرمێسمان بۆ ڕۆژە خەڵک لە دڵەوە لەگەڵمانە ئێمە دڵیان دەرەکەین بڵێ ڕێکخراوی هیوای هەژاران هەموو هەوڵێکەیە ئەو خەڵکەیە ئەوەیشی کە یەت بۆ خەڵکانە ئەوەشی کە یارمەتی خەڵکمان پیاوە ئەوەشی کە یارمەتی کەمان دەمانی پێێنێت لەم مانگی ڕەمەزانە ئەوەیە هی خەڵکە ئێمە سوپاسی خەڵکەکەین ڕێکخراوی هیوای هەژاران تەنها وەسیلەیەکە بۆ گەیاندنی خێر و هاوکارەکانی خەڵک بەو کەمەندامانە. بەڵێ زۆر باشە سەبارەت بە بەڕێزت وتت کەمەندامان لە وڵاتی سوی وڵاتانی دیکە لە پێشەوەی هەرە خەڵکن ینی موچە و ژیانیان لە بەرپرسانی وڵاتیش لە سەرۆکی حکوومەتوانە باشترە؟ نا بۆ شێوە نییە بەڵام ئەگەر سەیریکەین لە هەموو جێگاڕێگەکانە لە پاس بۆی نەبێت لە هەموو وەسایلەکان بۆ دابین کردو ئەگەر معاش نەبێت موچە نەبێت موچە کەم کاری ئەوان هەر هەیە ینی ژیانی کەماندامان سۆگەرە ژیانی کەماندامان و ئەوانە بەڕاستی لە پێشەوەی هەموو شتەکان لە سەرا لە پێشەوە لە هەموو شتێکان لە پێشەوەن بەڵام لای خۆمان بەداخەوە لە هەموو شتێکان لە دوای دواون ئەوە ئەگینا معاشیان نەخێت معاشیان لە سەرۆکی وەزیر یاخۆ بەڵام هەرگیز بێ معاشین هەرگیز کەس غەدریان لێ ناکە هەرگیز ئەو ڕێز احترامی کە هەیەە لە وڵاتانی نەکسوید من وەکو ئێمە لە هەموو ئەوروپا هەین لە ئەمریکاشا هەین لە دنیا هەینەمانە بەڕاستی ئەوەی کە ئێمە بینین ئەم حکوومەتەی ئێمە بەڕاستی ینی غەدرێکی زۆر لە کەمەندامانەکە لە هەموو چین توێتەکانەکە بەڕاستی ئەو غەدریکەوە لە هیچ وڵاتی دنیا نەبیراوە نەبیسراوە بەڕاستی. بەڵێ سوپاس دەکەین دواتر دەچین لای کاک عومەر جەبار دواتر دەچین لای بەڕێزیان کاکاو باش بڕێم و لای بەڕێزت بەو ئەو 59,000 کە ئێوە وەرتانگرتووە بەشی چی کردوون وەکو خاوەن پێداویستی تایبەتەکان؟ وەڵایی پێش ئەوەی جوابی ئەو پرسیارەت بەمەوە حەزەکەم لەسەرەمەی کاک محەممەد یەکشت بڵم کاتە کاک محەممەد ئەڵێ ژیانی خاوەن پێداویستی تایبەت لە ئەوروپا لە سەروی هەموو تاکەکانەوەیە لە ئەوروپا مەبەستی کاک محەممەد لێرە من باش لی تێگەیشتم بەرپرسیارەتی ئەگەر بەرپرسیارەتی وەک بەرپرسیارەتی بەکاری بێنی ئەرک و ماندووبوونە زەحمەتە کاتێک کە تۆ ژیانی خاوەن پێداویستی تایبەتی لەوێ تەئمین کردووە پێویست ناکە خاوەن پێداویستی تایبەت موچەی لە ئەنجومەنی وەزیران زیاتر بێت با ئەنجومەنی وەزیران موچەکەی زیاتر بێ لەوەی من بەڵام ژیانی من تەئمین بێ کە ژیانم تەئمین بوو توانیم جلی جوان بۆ خۆم بۆ مناڵم خانومە بێت بڕۆمە بازار سەیران بکەم
ئەو کاتە پێویستم بەوە نییە موچم زیاتر بێت لە وەزیرەکە. لە جوابی ئەو پرسیارەی بەڕێزت 59,500 دینار دراوە بەو کەسانەی کە دوو موچەن، یعنی موچەیەکی تریان هەیە لێرە 59,500 دراوەتێ کراوە بە نیوە موچەکەیان. ئەوانەی کە هیچ موچەیەکیان نیە 150,000 هەیە کراوە بە 89,500. خۆی لێرە ئەمەیان ئەبێتە پرسیار، یعنی بۆ 89,500 بۆ نەتکردبنەوە، بۆ 59,500 بۆ نەتکرد بە 60. ئەمە جێی پێکەنینە و من لەگەڵ بانقەکان قسەم کردوە، چوومەتە بانقەکانی دابەشکردنی موچە. هەموو ئەو کارمەندانە زۆر لەوە ناڕەحەت بوونیان و یعنی ئێوە بۆ نەتانوتووە بۆ 59.5 بۆ 60 نەبوو بۆ ئەم ئەرکە دروستەکان بۆ 59.5وەکەش جوابی بەڵەوەسەرۆکی ئەنجومەنی وەزیران وتە بووی ئەو 500 دینارە بەشێکی گەورەی قەیرانی دارایی ئەم وڵاتە چارەسەرەکە. جوابی پرسیارەکەشی بەمەوە 59,500 دینار هیچ ژیان ئەمەی نەگۆڕیوە، ئەوەتانێ ڕۆژ ئەبێتەوە کاکسامان بە مۆبایلی، من بە تەلەفۆنم، کاعمەر بە هاتوچۆی ئەو بە ئەو هاوکاری لەم لاولا. سوپاس بۆ خێرخوازان، بۆ ئەو گروپ و کۆمپانیانەی کە دەستی خاوەن پێداویستی تایبەت و ئێمەیان گرتووە بۆ ئەوەی بتوانین یارمەتیەکی خاوەن پێداویستی. کاکسام دواتەکەم بۆ لای بەڕێز دەچین لای کاک عومەر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ڕای بەڕێستان لەسەر ژیانی خاوەن پێداویستی تایبەتەکان و داواکاری ئێوە چیە ئێستا وەکو سەرۆکی کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان؟ من زۆر سپاسانەکەم. ئێمە وەکو ڕێکخراوە خاوەن پێداویستی تایبەتەکان و کورتەباڵەکان بەڕاستی لە هەوڵداین. ئیمڕۆ خۆتان نەزانن ئەو مانگی ڕەمەزانە هەمووی بەرەو جەژنە ڕۆین. بەڕاستی کەسانی خاوەن پێداویستی کورتەباڵەکان هەمووی بە گیرفان بەتاڵەوە بەڕاستی چاوەڕێی جەژنەکەن. ئەمە شەکەوێتە سەر عوباڵی حکوومەتی هەرێمی کوردستان کە بڕی 150,000 دینارمان نەبوو، ئێستاکە بڕی 150,000 دینارەش حکوومەتی هەرێمی کوردستان تومحی کرد لە 150,000 دینارە کرایە 89,000 دینار کە پێی ڕەوا نەبوو بەڕاستی بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان و بۆ کورتەباڵەکان. ئێمە وەکو ڕێکخراوە خاوەن پێداویستیەکان و بەڕاستی لە هەوڵدانین بە هەموو شێوەیەک پەیوەندیمان کردەوە بە هەموو وەزارەت و ئەنجومەنی وەزیران و هەموو لایەنە سیاسیەکان. بەڕاستی ئێمە زۆر ڕەشبینین بەرامبەر ئەم حکوومەتە کە ئەم حکوومەتە ئێستاکە وای کردووە دەستی برد بۆ کەسی خاوەن پێداویستیە تایبەت بە شێوەیەک کە ئێستاکە لەسەر جێگا کەوتووە، ینی پارەکە بەشی ئەوەی ناکرد، بەشی حەفازەیەکی ناکرد، ئێستا لەسەر جێگا کەوتووە. ئەمەش بەڕاستیە کەوێتە سەر عوباڵی حکوومەتی هەرێمی کوردستان کە کەسانی هەیە ئێستاکە هەردوو لە تاوی گیانی هەمووی برینە کە حکوومەتی هەرێمی کوردستانە وایە ئێستاکە پێداویستیەکانی بۆمان دابین کردایە، یان لە ڕووی تەندروستیەوە یان لە ڕووی خوێندنەوە کارێکی وای بکردایە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت کە ئێستا دڵخۆشکەر وایە بۆ ئێمە. من ناڵێم بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان توش قەیران نەبووە بە هیچ جۆرێ. ئەگە بڵێ توش قەیران بووە لای بابڕات لای یەکی وا بڵێ بەڕاستی کە بەشێکی خۆیان بێت بە جۆرێک کە بڕایان پێ بکە. من لێرەوە ڕایەگەێنم ئەوەنە پارە هەیە لە وڵاتە لە هەر شوێنێک لە وڵاتە ئەیگریت بەڕاستی هەمووی چاڵە نەوتە یان بە شێوەیەک ساکە داهاتێکی ئەوەنە زۆری هەیە ساکە بۆ نمونە ساکە وەزارەتەکان یان لە زەریبەیە یان لە دەخلا یان بەڕێبەرایەتی هاتوۆی سلێمانی بەڕێوەبەرایەتیەکانی گشتی کە ئێستاکە ئەوەنە داهاتیانەیە بە شێوەیە ئێستاکەمان بەس زمانیان ژێ زمانیان بەڕاستی هەر نەوتاڵێ ئێوە ئەم حکوومەتە بە حکوومەتی خۆتان و بە حکوومەتی هەژارن نازانن؟ ئێمە بەڕاستی ئەگەر بە حکوومەتی خۆمانمان بزانێ ئێستاکە بە شێوەیە پشتگیری حکوومەتمان نەکرد و کە ئێمەش بڵێ بەڕێ حکوومەتی ئێمەیە نەخێر ئێستاکە بە هیچ جۆرێ لای ئێمە بە حکوومەتی خۆمانی نازانی و بەڕاستی ئەر ئەوەنەیە ئێمە ڕێز لە پێشمەرگە قارەمانەکان نەگرین و بەرگری لە پێشمەرگە قارەمانەکانەکەین و بەرگری لە نیشتیمانەکەمانەکەین و بەرگری لە خاک و نیشتیمانەکەین مادامە دەستی بر بۆ قوتی کەمەندامێ یان کورتەباڵایە یان نابینایەک
بەڕاستی لای ئێمەستاکە بە حکوومەتی خۆمانی نازانی. بەڵێ سوپاسم دواتە گەرم بۆ لای بەڕێزت کامەر کاک سامان ئەگەر بێمە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئەو 59 خڵنای شتان و هەزارە کە بەشێکیان 50 و بەشیان شتان و دەتوانێت سپێراویستێکی پێ بکڕنەوە لە ڕاستیە کاک حەکیم ئەو پارەی کە ئەو ئەیا بە ئێمە یعنی بەمانای وشە بەمانای زەکاتی ژنایەت بەشی هیچ ناکات بەڵام تۆ سێری قەناعەتی خاوەن پێداسی تایبەتکە ئێمە لەو ڕۆژانەی کە بەحرێک پارە لە وڵاتەیە هەبوو بە 150,000 قەناعەتێکمان کردبوو کە ئەمانتوانی ئەمانوت ئەم 150,000 باشە ئەتوانی شتێکی پێڕای بکەین بە پێی یاساکەمان لە پەرلەمان کرا بە 250,000 بەڵام هەر ئەو ڕۆژەی کە بڕیاری لێدرا لە پەرلەمان خرایە سەر ڕەفەی مێزەکان و خرایە ژێر پێ و هیچی لە هیچ بڕیارێکی لەو یاسایە جێبەجێ نەکرا ئێستا کە کراوە بە 89,000 من ئەم وشەیە ئەڵم لە ژێر هەر ناوێک بێت لە ژێر هەر مەبەستێک بێت چاکسازی ئەڵێن گەندەڵی ئەڵێن چارەسەری قەیران ئەڵێن لە ژێر هەر ناوێگەن دەستبردن بۆ پارەی کەمەندام و خاوەن پێداسی تایبەت و بێوەژن و پارەی بێلانە و بێسەرپەرش لەم وڵاتە گەورەترین شەرمەزاری حکوومەت هێنایە سەرشانی خۆی لە ژێر هەر ناوێکا بێ هەر کەسێک کردبێتی سەرۆکی ئەنجومەن کردبی سەرۆکی هەرێم کردبی جێگرەکەی کردبێتی وەزیری کار کردبێتی بە ناوی هەر چاکسازیەوە کردبێتی شەرمەزارن بۆ مێژوو پێتان ئەڵێم گەورەترین شەرمەزاریتان هێنایە سەرخۆ ئەگەر باز لە گەندەڵی ئەکەن گەندەڵی وا لە وڵاتەیە هەیە هیچ وەزیرێک ناتوانێت دەستی بۆ بەرێت وەکو چی وەکو چەند هەزار پلەی وەزیرمان هەیە بە خانەنشینکراوی دا ئەگەر ڕازەکەن وەزیرەکانی ئەنجومەنی وەزیران کە هێنە سەر تەلەڤیزیۆن ئەڵێ ئێمە چاکسازی لە لیستی کەمەندامان ناکەین ئەگەر ڕازەکەی خۆت بە وەزیرە زانیت و لەسەر مێزی ئەنجومەنی وەزیران دانیشتووی بڵێ وەرە سەرۆکی حکومەت وەرە بۆ 7,000 وەزیری خانەنشینمانەیە ئەگەر دەست بردۆ بۆ قوتی کەمەندامان بە نیازەوەی بیانێتەوە بە لیژنە و کەمەندام خەڵکی گەندەڵ و ناشایستەی تایە ئەگەر ڕازەکەی بڕۆ 450,000 پلەدار هەیە لە هێزەکانی پێشمەرگایە هەر وجودی نییە ئەگەر خۆ بە وەزیرە زانیت ئەگەر خۆ بە سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت دەزانی بڵێ کو ئەو 450,000 پلەدارە ئەگەر ڕازەکەی قودەست برۆ بۆ قوتی کەمەندام ئەڵی کەمەندام ناشایستەیە لەو لیستەیە بێت بڕۆ ئەو خەڵکە ناشایستانە دەرکە کە بە هەزاران کەس لە لیستی بندیوارەیە بۆ ناچن ئەوە دەرکەن بۆ ئەم شەرمەزارێتان هێنایە سەر خۆتان ئەڵی ئەڵماسیان کاک حەکیم ئەڵی ئەڵماسیان لەناو لما دۆزیوەتەوە لیستی کەمەندام گەندەڵیتیایە لیستی کەمەندام ئەبێ چارەسەر بکرێ خەڵک هەیە کەمەندام نیە خۆی بە کەمەندام نووسە هەموو موچەی بێوەژن و بێوەپیا و پیر و پەکەوتە و هەتی و کەمەندام و هەرچی ئەو خەڵکانی کە پێویستیان بە حکومەتەیە 28 ملیار دینارە 28 ملیار دینارە ئێستا کردویانە بە 7 ملیار دینار هەموو ئەو پارەیە بەپی راپۆرتێک کە هەفتەیە لەمەوە پێشدا بەزیوە 1 ملیار و 500 میلیۆن دۆلار دزراوە لەم حکوومەتە پارەی 22 ساڵی ئەم چین و توێژانێ پارەی 22 ساڵ ئەی توش شەرم ناکەن باسی ئەمە ناکەن یەن باسی 7 ملیاری کەمەندامەکەن ئەمە ئەو لیژنەی چاکسازیە بوو کە لە حکوومەتی هەرێما دروست بوو بۆی ئێمە یعنی ئەو پارەی هیچ وجودێکی نییە و وەکو کە عومەری ژووتی ئەمە حکوومەتی ئێمە نییە بە حکوومەتی خۆشمانی نازانین کەی ئەم قسەیەژەکەین ڕۆژێک ئەم قسەیەکەین کە هەڵبژاردنیەتە پێشەوە پێویستیان بەدەنگی خاوەن پێداسی تایبەتە ئەو کاتەش پێتان ئەڵێن حیزبە کوردستانەکان لە بیرتانە ڕۆژێک 50,000 کەستان بێبەش کرد لە بیرتانە 300 ڕۆژارە موچەتانە بە کەمەندامان خۆ ڕۆژان مەسەلەیەکی کوردی هەیە ڕۆژان ڕۆژی لە دوایە ڕۆژان ڕۆژی لە دوایە ئێوە ئەمڕۆ ئێمە برسیەکەین دوو ڕۆژی تر ئێمەش ئێوە بێدەنگەکەین خۆ ئێمە بۆنە گوێل نین تا بێدەنگ بین ئێوە ئەمڕۆ 300 ڕۆژە کەمەندامتان نان بڕاو کردو و کەمەندامتان قوربەسەر کردو و کەمەندامتان برسی کردووە بەتەمان نەبن ئێمە 4 ڕۆژی تر بۆتان بینەوە سەرجادا ئەڵێن ئەها حکوومەت لەبیر بوو بە 300 ڕۆژ 50,000 دای بە کەمەندام ئەمە خاڵێک ئەنجا ئێمە وەکو ڕێکخراوەکان حەزەکەم ئەم نقطەیە زۆری من سوپاسی کاک محەممەد دەکەم کە لە دەروی وڵاتە ئێمە پەیامێکمان بڵاو کردەوە داوامان کرد تکامان کرد لە خەڵکی خاوەن ویژدان خاوەن ئەخلاق خاوەن وەبەرهێن کە هاوکاری کەمەندامانکەن سوپاسیانەکەین ئەلمە یەک دەقەڕێن بە چەند کەسێک هاتوون بەدەم بانگاوازەکەمانەوە هیچێک لەوانە ڕێکخراوی هیوای هەژارانە ئێستا لە هەوڵی کۆمەکۆکردنەوەیە ئیشەڵا ئەو کۆمەکە بگاتە هەرێمی کوردستان و بەدەست بەسەر کەمەندامانە دابش کرێ سوپاسیانەکەین لە کوی 1000 ملیاردێر کە خۆیان ڕۆژانێک ئەگەر گوێ لێبوو بێ وتی لە شاری سلێمانی زیاتر لە 1000 ملیاردێر لە وڵاتەیە هەیە لە کوی 1000 ملیاردێر
6 ملیۆنێر هاتووە خزمەتی کەمەندامانی کرد بەدەم بانگوازەکەی کەمەندامان کە ئەویش کاک جەمالی حاجی عەلیە، کاک شێخ فاخرە، کاک کامەرا محەممەد ئەحمەدە، کاک نەوزاد جاف و کاک مەلاسین و کاکاوی حاجی فایاقە و دوو کەسی سیاسیش و لەگەڵ ڕێکخراوی بەرنامەی بەخشین کە سپاسیانەکەین هاوکاری ئەم ساڵیان کە زانویان وەزعی کەمەندامان وایە بۆ هەر ڕێکخراوی 100 کەسیان داناوە و هەروەها نابێ بیشارنەوە و دوو کەسی سیاسیش کە خاتۆ ئیبراهیم ئەحمەد و کاک حاکم قایر هاوکاریان گیانۆتە دەستی کەمەندامان ئەو پەڕی دەستخۆشیە. من داوا ئەکەم کوان دەوڵەمەنەکانی سلێمانی، کوان ملیاردێرەکانی سلێمانی، ئێوە ڕۆژانێ لەسەر وە بەرهێنی ئەم وڵاتە بە ملیۆنەها دۆلار قازانشان کردووە. ئەمڕۆ بەڕاستی شەرمە خۆتان لە ژیانی پڕ مەینەتی و ئازاری دواتەمەلای بەڕستان و کاکە بەش کاومە ئەگەر بچین لای کاک محەممەد دەربێ مۆلای بەڕێزت سەبارەت بە و کۆمەکانەی کە ئێوە لە دەروی وڵات بۆ خاوەن پێراویستی تایبەتەکان کویان دەکەنەوە، ئایا خەڵکی غەیرە کورد بەدەم ئەم داواکاریەوە هاتووە کە کۆمەک بۆ خاوەن پێراویستی تایبەتەکان کۆبکاتەوە هاوڵاتی غەیرە کورد هەیە ئامادە بێ کە هاوکاری خاوەن پێراویستی کورد بکات؟ من حەزەکەم شتێ بە کاک سامان بڵێم تکایە نەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان، بڵێن لە مۆلا من پێم باشە ناوەکەی بگۆڕێ بۆ حوتی هەرێمی کوردستان، یعنی ئەو حکوومەتەکەی لێکەنەوە. ئەوە دووەم شت ئەوەیە کەوا بەڕاستی ئێمە سواڵەکەین شانازین بەوە شەکەین کە سوال بکەین بۆ ئەو برایانمان بۆ خوشکانمان لە کوردستان و چەند ساڵە ئێمە بۆ سوالکردنە بەوەی چکە هیچ لایەنێک یارمەتیمان نایە ئامادەین نەک ئەم جارات ساڵی کەش سوالیان بۆ بکەین بۆی کەوا ژیانیان هیچ نەبێت تۆزێک گۆڕانکاری بەسەرا بێن. بڵێ جوابی پرسیارەکەت بڵێ خەڵکانی تر پێشووتر هاتووە، بەڵام بەداخەوە ئەمە سەرەتای ڕەمەزانە بەڕاستی ئەو حملەی کە جاران و ڕەمەزانی ترەمان کرد لە 4 دەفتەر 5 دەفتەر زۆر پارە هات، بەڵام ئەم ڕەمەزانە نازانم وەزعەکە وەکو جاران نییە، بەڵام ڕەمەزان زۆری ماوە هەموو مانگەکە ئێمە هەوڵی کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری و شتانەکەین بۆ کەم ئەندامان لەبەرەوە بێخەم نەبن لەوەیانی وەک شتێکی کەشێنەوە کاکە تایتانیک ئەگەر هەمومان فیلمی تایتانیکمان بینیوە، تایتانیک فیلمێکە کەوا یەکەم جارکە غەرق بوو چیان ڕزگار کرد، هاتن ئافرەت کەماندامان ئەوانە ڕزگار کرد خەڵگە ساغەکەی مایەوە، بەڵام ئەم حکوومەتەی ئێمە نەک تایتانیکە خۆی ڕزگارەکە ئەوانە خاتنەوە ئاوەکەوە، ینی ئەمە هیوادارم ئەمەی شتێکە کە وەکو هەموو کەس گوێ لێوێ. دووەم شت دەربارەی ئەو هەڵبژاردنە باسی کرد کاکە سامان، بەڵێ من لە بیرمە لە هەڵبژاردنە باسی ئەویان کرد ڕاستەوخۆ لە سەدا نازان 5 دەیە نەوت ڕاستەوخۆ بۆ خەڵکی کوردستانە بێت بۆ خەڵکان ئەبێت ڕاستەوخۆ پاریان بۆچی. ئەمە لە کاتی هەڵبژاردنی پێشووە من لە بیرمە و هەموو خەڵکی شەزانێت کە کێ قسەیە کردووە، نەک ڕاستەوخۆ نەوتەکان نەنات بۆ خەڵک بەڵکو هەموو بیرەکانیشان بۆ خوان قۆستەوە دەستیان بەسەرا گرت و لەوانەشا کە زەرمەندی یەکەم کە مستحقترین کەسن ئەویش کەماندامانە بێوەژنانە. من نمونەیەک بۆ ئێوە هێنمەوە حەزەکەم هەموو خەڵکی کوردستان ئەو شتە بزانێ. ئێمە پار و پێرار بوو پارەمان بۆ مناڵە کۆ کردەوە کە ژیانی زۆر لە خەتەرا بوو، لە دەفتەر و 2 دەفتەر و 3 دەفتەر زیاترمان بۆ کۆ کردەوە، پارەکەمان تەسلیمی باوکی کرد، باوکی بردی لە هەولێر بینێرە بۆ هەند کوڕەکەی لە مانومردن نبوو، لەوێ ئەو شەریکەی کە ویستی بینێرە بۆ هەند دەستی بەسەر پارەکە گرە و پارەشی کێ و خەڵکەیە بۆچی دەستی بەسەر ئاگرتووە بە 5 مانگ 6 مانگ هەرچی پارە بوو کە ئێمە بە سواق و سواڵە کۆمان کردێتەوە بە خێر و بە زەکات و بە سەرفترە و ئەو کۆماکردەوە بۆی ژیانی مناڵی ڕزگارکەین کەچی وڵا شەریکە لەوڵا حکوومەت قەرزاری ئێمە دەست بەسەرم پارە ئەگرین مناڵەکە نانێرین بۆ هەند ئەی کاکە دوای 6 مانگ ئەم سەر و ئەو سەر و دنیامان کرد تاوەکو پارەکەمان وەرگرتەوە. ئەمە حکوومەت نەک پارەی مناڵەکەیشی نایە، نەک پارەی هەتیوان نەک ئەوەش نایە، بەڵکو دەست بەسەر پارەی خەڵکی شاگرێ نەک بەبیرنەوتەکان وەستاوە. تەجربەمان زۆرە، دوێنێ پێرە بەریدەمان بردە بۆ ماڵی وایە کە کاکسامان ئاگادارە، یعنی فەقیرە لەم بڕۆژون کارەبایی نییە با بڵێن کە هیچیان نییە، پارەیان نییە، ئەی تاوانی ئەم خەڵکە تاکەی بەڕاستی تاوانی ئەم خەڵکە تاکەی تاوانی کەمەندامان تاکەی ئەمڕۆ پیاەکمان بینی کە مناڵی خۆی ئەخاتە بازارەوە هەڕاش فرۆشێکا لە پێناو کوتێ پارە بڵێ
بەڵای دواتر گەڕێمەوە لای بەڕێستان بەڵێ بەڕێزان ناوبڕێک وەردەگرین دوور مەکەونەوە دواتر لەگەڵ میوانەکانم زیاتر لەسەرم پرسە قسە دەکەین. دوبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاومەرەگەر بینەوە لای بەڕێزت سەبارەت بەر قسە بکەن لە ژیانی خاوەنپێداوی ستایبەتەکان ئەوانەی کە سەردانیەوە دەکەن وەکو کۆمەڵی کورتە باڵاکان ینی ئەوەی کە لە کۆمەڵەکەی خۆت بینیت ینی چ نمونەیەکەیە کە مەسەرەن دۆخیان زۆر خراپە ینی ئەوانەی کە مەسەرەن پەیوەندی بە جەنابتانەوە دەکەن. ئێمە ڕۆژانە کورتە باڵا پەیوەندیمان پێواکە کورتەواڵا لە زروفێکی زۆر ناخۆشدایە کەسانەیە زەواجی کردووە بەڕاستی بەرەو جیابوونەوە ڕوا زەختێکی زۆر زۆر لەسەرە ئەمەشە عباڵێکەوێتە سەر هەم حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە خۆتان نەزانن کورتەواڵە پێویستی بە ژیانێکە پێویستی پێداویستیەکانی خۆیەتی کە ساکە کورتەواڵە لە ژیانێکی زۆر زۆر ناخۆشدایە کورتەواڵە خۆتان نەزانن لەژێر عیلاج و تەندروستیایە کورتەواڵە خوێندکارە یعنی ژیانێکی زۆر زۆر ناخۆشیەیە بە زورەی هێشتا هەر بەرزە کە کورتەواڵە وای کردووە ناتەتە سەر جادەیان بە چای بەزەی سێرکرێت و یان سوڵکە
ئەوەش لەلایەن کۆمەڵەکەوەتە ئێمە پەیوەندی بە چەندین دام و دەستگا و هەم دەوڵەمەنە بەڕێزەکانەکەین کە بەڕێز کاک سامانش قسەی کرد کە ئەو دەوڵەمەنە بەڕێزانە خوا پێداوانە من لێرەوە داواکەم لەسەر جەم دەوڵەمەنە بەڕێزەکان خوا پێداوەکان کە بەڕێز کاک جەمال ئەم بەرنامەی بەخشین کە پشتیوانی ئێمە بوون هەم کۆمپانیای قەیوان ئەمانە بەڕاستی چەندین کاکە بەڕاستی ئاوکار و پشتیوانی ئێمە بوونە من لێرەشەوە هەم پەیامێکە نێرم بەڕاستی کە داوا لەسەر جەم دەوڵەمەنە بەڕێزەکانەکەم داوا لە مەلا بەڕێزەکانەکەم ڕۆژی هێنی بەڕاستی داواکەم بۆ سەرجەم خاوەن پێداویستی تایبەتەکان بۆ کورتەباڵەکان بەڕاستی کۆمەک بکرێ ئێمە لێرەشەوە داوا لە هەم بەڕێز کاک محەممەد دەکەم کە کۆمەکی کردووە لە دەرەوەی وڵات داواکەم لە بەڕێزی لە ڕێی حکوومەتی یاریمی کوردستانەوە نەبێ چکمنەوەکەم تەمۆح بیگرێت کاو پارەیە نەگاتەوە دەستی ئێمە بەڕاستی هەم بە لیزنەیەک بێت لیزنەیەک بێت دەروی ڕێکخراوەکانش بێ من لێنەوە بەناوی ڕێکخراوەکانشەوە قساکەم دەروی ڕێکخراوەکان بێ خۆیان یان بگاتە دەستی بەڕێستان بەیان ڕاگەاندنەکان سەرپەرشتی بکە بە شێوەیە بۆ سەرجەم ئەو کەسانی کە پێویستی ڕۆژانەیان پێویستیان لە ژێر عیلاجان من لێرەوە بەڕاستی داواکەم لە سەرجەم ئەو دەوڵەمەندانە بەڕاستی مەلا بەڕێزەکان ینی ئێمە نازای هەموو ڕۆژێ قسێ هەرم قسە ناکەینەوە بۆ یەکە هانامان هیچ ڕێگایەتر نییە ئەی داواکەم بەڕاستی ئێمە بەس نامان بۆ بەس خوامان ئێمەش بۆ یەکە بەڕاستی ئاوارەکەین کە ژیانێکی ناخۆشیان هەیە سەرجەم خاوەن پێداویستی تایبەتەکان ئێمڕۆ بەڕاستی کورتەواڵە پێویستی بە ژیانی کە پێویستی بە 10,000 تەبعە یعنی من نەزانم کورتەواڵە حەزی لە جلێکە حەزی لە پێڵاوێکە پارەی پێ نییە حەزی لە ژیانێکە ئێمە نامانێ وەکو مناڵێکی بەرپرس بژین نامانێ وەکو مەسئولێک بژین ئەمانێ ئێمەش مرۆڤین ئێمەش ئینسانین ئێمەش لەناو ئەم کۆمەلگایە بەڕاستی ئێمەش پێگەی خۆمانەیە ئێمەش هەین کە ئێمە بەڕاستی حکوومەتی یاریمی کوردستان هەموو دەرگاکانی داخستووە بەڕاستی لای خواچیەکە ئێمە ئەوەنەیە بەڕاستی هەموو دادگاکانشمان ڕێگای دادگاکانشمان گردێتە بەر و بەڕاستی دەرگای دادگاکانشیان داخست دێمان ئێمە ئەوەیە بەڕاستی خوای گەورەی تر حەق بەڕاستی ئیشەڵا حەقمان بووە کاتەوە بە هەموو جۆرێکش ئەوە شەکەوێتە سەر عوباڵی حکوومەتی یاریمی کوردستان بەس داوا لەو کەمپینە بەڕێزاکەم کاک محەممەد دەکەم تکاکەم لە ڕێی حکوومەتی یاریمی کوردستان نەبێ بگاتە دەست حکوومەتی یاریمی کوردستان بڕابکە و پارەیە ناگاتەوە دەست سپاس دەکەم دواتەگەرم و لای بەڕێستانە چین لای مامۆستا ئاری عەزیز بەرپرسی بەرنامی بەخشین لە کەناڵی ئاسمانی پێ مامۆستا زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا دەمانەوێت باز لەو بکەین کە ئێوە وەکو بەرنامەی بەخشین پرۆژەتان چییە بۆی هاوکاری خاوەن پێداویستە تایبەتەکان بکەوە خۆتان دەزانن وەکو بەڕێزانە باسییان کرد بەوە لە دۆخێکی مەرگە ساداویدان خاوەن پێداویستی تایبەتەکان بەڵێ بسم الله الرحمن الرحیم سڵاو ڕێزم بۆ بینەران و بۆ میوانە بەڕێزەکانی جەنابی شت کە ئێستا تەشریفیان هەیە دیارە ئێمە وەکو بەرنامەی بەخشین ئەم مانگی حوزەیرانە واتە 15 نۆم تەمەنی بەرنامەکەمان ئەبێ بە 7 ساڵ لەم 7 ساڵەدا بە شێوەیەکی گشتی بە درێژایی ساڵ لەگەڵ فەقیر و هەژار و نەدار و نەخۆش و کەم ئەندام و ئەمانە تەحاملمان کردووە کە یارمەتیمان ناون و دەست یارمەتیمان بۆ درێژ کردوون و بە تایبەتی تریش لە مانگەکانی ڕەمەزانی پیرۆزدا واتە لە هەموو ساڵەکە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئێمە کۆمەڵێ پرۆژە و بەرنامەمان هەیە کە چڕی ئەکەینەوە لە کۆمەڵە چین و توێژی هەژار و فەقیری ناو وڵاتەکەمان و میلەتی کوردەواری خۆمان یەکێک لەو چین و توێژە کە زۆر شایانی ئەوەن وە شایستی ئەوەن کەوا یارمەتی بدرێن و لەلایەن بەرنامەی بەخشینەوە ئەوە بۆ 3 ساڵەشێ ئێمە سوپاس بۆ خوای گەورە توانیومانە لەگەڵ هەموو یارمەتیدانی نەخۆشەکانی شێرپەنجە و تا سالاسیما و غەسلی گورچیلە و هەموو بەعام هەموو نەخۆشەکان لەگەڵ ئەوانەشە یارمەتی و کۆمەکی کەم ئەندامان بدەین لە نابیستان لە نابینایان لە کەم ئەندام بەگشتی لە کورتە باڵاکان لە هەموو ئەو چین و توێژانێکە لە خۆیان ئەبینەوە لە برایانی بەڕێز و خوشکانی بەڕێز لە کەم ئەندامە ئەوە 3 ساڵ ئەبێ ئێمە لە هەولێر و لە سلێمانی ئەم ساڵیشکە لە بەرنامەکانی بەخشینە لە پرۆژەکانی بەخشینە بۆ مانگی ڕەمەزان کە سەیرمان کرد خەڵک زیاتر پێویستی بە خواردن و بە قوتی ڕۆژانەی هەیە تەرکیزمان خستە سەر خواردن و جەختمان کردەوە لەسەر خواردن بەڵام بە ئیسیسنا لەوە کۆمەڵ و چین و توێژی کەم ئەندامانمان لەبەر چاو گرتووە کەوا یارمەتی مادیان بین لەگەڵ منداڵانی بێباوکدا بەڵێ زۆر باشە مامۆستا سەبات ینی ئێوە بە چ ئالێتێک بە چ شێوازە ینی
یارمەتی توێژی خاوەن پێویستە تایبەتەکان دەدەن بۆ ڕەمەزانی ئەم ساڵ. بەڵێ ئێمە هەر یەکێک لەو چین و توێژانی کەم ئەندامان کورتە باڵاکان نابینان یا کەم ئەندام بەگشتی بڕیارمان ناوە لە هەریکێکیان 100 نەفەر 105 نەفەر کۆمەکی بکەین بە مەبلغی 100,000 دینار کە سوپاس بخوای گەورە ئەوە 2 ساڵە لێرە و لە هەولێر ئەیکەین ئەم ساڵیش لەبەر ئەوەی کە زانیمان چین و توێژی کەم ئەندامان لە دوو لایەنەوە یەکەم لە لایەنی ئەوەی کەوا زۆر شایستە و شایانی ئەوەن یارمەتی بدرێن لەبەرەوەی چینێکی هەژار و دەستکورت و بێکاسپی و بێکەسابەتن و دووهەمیش گەورەترین چین و توێژێکن زۆرترین چین و توێژێکن کەوا ستەمیان لێکراوە لە دەسەڵاتێکی ناعادل لە دەسەڵاتێکی بێباگ لە دەسەڵاتێکی خەمسارد لە دەسەڵاتێکەوە دەستی خستۆتە بینە قاقایان یعنی من دوێنە شەو لە پێرە شەو لە تەلەڤیزۆنا بینیم تەنانەت دەسەڵات ناڵێم حکومە دەڵێم دەسەڵات دەستی خستۆتە بینە قاقای مناڵی شیرەخۆرە لە خانەی منداڵانی بێسەرپەرشت لە 30 ملیۆن دینارەوە نەسلەکەی گرۆ بە 2 ملیۆن دینار. کورتە باڵا ئەمڕۆ ئێمە خۆشبەختانە کە چوینە خزمەتیان کا عومەر و دام و دەستگاکەیان کە 100 نەفرێکمان کۆمەکردن بە بڕی 100,000 دینار یعنی جەرگت ژانەکە کورتە باڵایە کە ئەدوێنی ئەڵێ 9 مانگە مەعاشم وەرنەگرتووە مەعاشەکەش کە وەرم گرتووە 150,000 89,000 وەرگرتووە. ئافرین بۆ دەسەڵاتێک کە بە درێژایی 15-20 ساڵە نەوت و خێر و بێری ئەم وڵاتە ئەدزێت کە لە یەکێک لە ئەنجومەنی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێر پێرەشەو من ئاگام لێ بوو لە تەلەڤیزۆن ئەیوە 100 کۆمپانیای 100 پاڵاوگەی نایاسایی لە خاکی هەولێرە هەیە 100 پاڵاوگەی نایاسایی کە لەسەر ئەرزی زەراعیش دروست کراوە کە لەسەر زەوی کشتتوکاڵی دروست کراوە لەلایەک زەربەی لە کەرتی کشتتوکاڵی یاوە لەلایەکیش 100 پاڵاوگەی نایاسایی کە پارە و داهات و سەرۆتی سامانی ئەمانە کەس نازانێت بۆ کوێچێ حکومت دەسەڵات با بڵێم ئێستا ئەیەوێ لە 150,000 کەم ئەندام وەڵاهی جێگەی شوورەیە پارەی لێ ببڕەوی کا بە 89,000 بۆ پاشەکەوت و بیاوێ قەرزەکانی کۆمپانیەکان باتەوە بیاوێ قەرزەکانی ئەوانەی لە حکومەتانی دەرەوە کردوێتی ئەی باشە چەند ساڵە 15-20 ساڵە کوا داهاتی ئەو نەوتە کوا داهاتی نەوتی تەنکەر کە هیچ حساب و کتابێکی نیە لە حکومەتە زۆر بێباکانە زۆر خەمساردانە ئەو دەسەڵاتە بەداخەو دەستی ناوەتە بینە قاقای ئەم چین و توێژە بۆیە ئێمە ئەم چین و توێژەمان زۆر بە گرنگ زانی کە ئەم ساڵ بە مادی یارمەتیان بینەوە ساڵانی ڕابردوو دواتر دەگرێمەوە لای بەڕێز لەگەڵمان بمێنەوە مامۆستا سوپاس بۆ بەشداری کاکاو باش بێمەوە لای بەڕێزت پەیامی ئێوە بۆ خێرخوازان و بۆ سەرمایەدارانی کوردستان چێ دوایەوەی کە ئێوە باستان لەوکێ لە حکومەت بێ هیوا بوو. من ئەمەوێ ئەوە بڵێم سوپاس بۆ بەرنامەی بەخشین سوپاس بۆ ئەو سەرمایەدارە بە ڕێزانەی کە هەردەم لایەنگر و پشتیوان و یارمەتیدەری خاوەن پێداویستی تایبەت و نابینا و کورتە باڵا و سەردەم شۆژەکانی خاوەن پێداویستی تایبەتن سوپاس بۆ کۆمپانیای قەیوان سوپاس بۆ ئەو کەسانەی کە پشتیوانمانن هیوادارم پشتیوانی ئەمان لە ئەمڕۆدا دووقات و سێقات بێت بۆ خاوەن پێداویستی تایبەت چکوم خاوەن پێداویستی تایبەت لە ئەمڕۆدا حکوومەت تەواو دەستی خستوەتە بینیان حکوومەت وازی لێهێناون حکوومەت بە توێژەک لە خۆیانی سیر ناکە بە ئەندام و بە مواتنێکی ئەم وڵاتە نایبینێت چکم ئەگەر بە مواتنێکی ئەم وڵاتە بیبینایە لە کارنامەی کابینەی حوت و هەشتی حکوومەتەکەی نێچیرەڤان بەرزانی بە دێڕێک ناوی خاوەن پێداویستی تایبەتی نەبر خۆ تەبیعیە تۆ لە کارنامەکەت باسی توێژێکی تیانە بێ ئەڵبەتە ئیش بۆ ئەو توێژە ناکەی بۆیە باسی تیانە لەبەرەوە من ڕوومان لە ئەم دەسەڵاتدار و ئەو کەسانەیە کە خۆیان بە بەرپرس و بە خاوەنی خاوەن پێداویستی تایبەتە زانن ئەوانیش بەرنامەی بەخشینە بەڕێزان لە ڕابیتەی ئیسلامی کووردە ئەوە بەڕێز جەمالی حاجی عەلی بەڕێزان کۆمپانیای قەیوان و ئەو بەڕێزانەشی کە لە مەکتەبی سیاسی هاوکار و یارمەتی دەربوون سوپاسیانەکەین ئەو بەڕێزانەی تریش کە هاوکار و یارمەتی دەرەبن ئێمە سوپاسیانەکەین بەڕاستی وەزعی خاوەن پێداویستی تایبەت لە ئێستادا گەیشتووەتە وەزعێکی زۆر ناڕەحەت زۆر ناهەموار تەنانەت یعنی زۆرە تۆ پارەی گۆشت و قەیسیەکەی جەژن پارەی گۆشت و قەیسیەکەی جەژن وەربگری لە خەڵک پێی بکڕی بۆ خاوەن پێداویستی تایبەت ئیتر نازانم ئەمە چیتیا ئەمێنێت بۆ ئەم حکوومەتە یعنی حکوومەت نەیەتوانی بەس بۆ ئەم جەژنە بڵێ کاکە ئەوە من وەک چۆن نەداری بوو حکوومەتەکەم لە قەیرانایە خاوەن پێداویستی تایبەتەکان قوتم لێ بڕیون بەڵام خاوەن پێداویستی تایبەتەکان خەمتان نەبێت لە ڕێگەی ڕێکخراوەکانتانەوە من ئەم جەژنە خواردنی ئەم جەژنەتان بۆ دابینەکەم
کاکە بەس ئەوەی بوتایە بەس ئەوەی بوتایە وەشی نەوت بەڵێ سوپاس دەکەم کاکی ساوم بێم و لای ڕێز سەبارەت بووی کە من هەواڵێکم سەبارەت بووی کە ئێستا مەسەر خاوەن پێداویستی تایبەت هەیە خەڵکێ لەبەر هەژاری داوای فرۆشتی منداڵەکەی دەکە حاڵەتی لەو جۆرە هەیە کاک حەکیم هەیە خەڵک هاتۆتە لامان ئێمە ئەم ئێوارێت برادێک هاو بەتەمای شتێکی وا بوو ئێمە ڕێمان لەگرت وتمان ینی بەڕاستی بەتەما بوو مناڵەکەی خۆی بفرۆشێ لەو وتی من مناڵەکەی خۆمە فرۆشم لەبەر ئەوەی ئەیتە تاو لێ بوومەتەوە دەستی کرد بە گریان لەسەر مێزەکەی من وتمان بیکە بە خاتری خوا ئەوە شتێکی زۆر نامەنطقیە و دوای ئەوەش چی ئەو منداڵە ئەکرێ و دوای ئەو چۆن تۆ ئاسوودە ئەبی وتی بەس بۆی ینی هیچم نەماوە لە دەستیوە وتی هەموو شتێکم لە دەستداوە لە پێناوی ئەم حکومەتەیە بۆی ئێمە هەر خۆشبەختانە خسومانەتە یەک دوو هاوکاریەوە کە بەش بەڵکو تۆزێک لە ئازارەکانی کەم بێتەوە بەڕاستیتر نازانم تۆ چی بەم حکومەتە ئەڵێ نازانم معنی خۆزگە حکومەتی هەرێمی کوردستان یەک گوشەی کوردی ڕسەیەکی کوردی جملەیەکم پێ بڵێ من بە تۆ بڵێم نییە ینی شتێک نییە من بە تۆ بڵێم هەرچی بێویژدانیە کردە بەرامبەر بە ئێمەی خاوەن پێداویستی تایبەت هەرچی نەهامەتیە بەسەر ئێمەی خاوەن پێداویستی تایبەت هێنا و وەڵاهی بەس حکومەت نی وەڵاهی بەس خزمەتی خەڵک نی و دوای ئەوەش بەڕاستی با من گلەیەکیش بکەم شەرمە بۆ کۆمپانیایەکی وەکو ئاسیاسیڵ کە کۆمپانیایەکی عالەمیە با ناوی بەرم لە دەیان و سەدان ڕیکلامی کەناڵە ئاسمانیەکانە ڕیکلامەکە بە پارەی خەیاڵی بەڵام بەڕاستی تا ئێستا ئاوڕی لە کەمەندامان نەیاوەتەوە یعنی ئەبێ ئاوەڕباتەوە ئەبێ ئەو کەسە سیاسیە دەوڵەمەنەکان سەدان ڤێلاتان هەیە سەدان باخ و باخچەتان هەیە بە هەشتێکتان لە وڵاتەیە بۆ خۆتان دروست کردووە ئاوڕێک لە کەمەندامان بەرەوە حیزبە سیاسیەکان مەڵێن ئەمانە ڕێکخراویەکێتین ئەمانە ڕێکخراوی چین ئەمانە سەربەچە لایەنێکین ئێمە خاوەن پێداویستی تایبەتین هاوارەکەین ئەڵێن کۆمەڵی خەڵکی هەژار کۆمەڵی خەڵکی نەدا ڕووی کردوتە ڕێکخراوەکان کۆمپانیاکان خێرخوازەکان ڕێکخراوەکان ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کەسایەتە سیاسیەکان حیزبە سیاسیەکان تکایە ئاورێک لە خاوەن پێداویستی تایبەت بن و بەبێ جیاوازی و ئێمەش ئەوە هەموو سێ سەرۆکی ڕێکخراو لێرێ ئەمڕۆ ئێمە پارە وەرناگرین ئێمە خەڵکەکانتان بۆ دەستنیشانەکەین وەکو مامۆستا ئاری وتی چەند کەسێک لە جەنابیانێن ئێمە قاعمان هەیە خەڵکەکان پیژانە خۆتان دەستا و دەست سپاسانەکەم کاومەر ئەگەر بەڕێزی پەیامێکتە بێ بۆ سەرمایهداران دەقەیەکیش بۆ بەڕێستان گیان دەقێکیش بۆ بەڕێستان ئەگەر پەیامێکتان نەبێ بۆ بازرگان و بۆ سەرمایهداران و ئەوانەی کە بۆی هاوکاری ڕێکخراوەکان و خاوەن پێداویستی تایبەتەکان بکرێت وەڵام من لێرە شو هەمسان سوپاسی مامۆستا عەریشەکەم سوپاسی بەرنامەی بەخشینەکەم سوپاسی هەندێک دەوڵەمەنی بەڕێزەکەم کە منش ئەمیشە وتمە حکومەتی هەرێمی کوردستان من لێرەوە پەیامی ترێنێنم بەڕاستی ئێمە وەکو ڕێکخراوە خاوەن پێداویستی تایبەتەکان ئێستاکە لە مشاوەرەیەکی گەورەیە کە ڕۆژی جەژنە یەکەمین ڕۆژی جەژنە بینە سەر جادە ئێمە جەژنی بکەین جەژنێکی ڕەشپۆش جەژنێکی ڕەشپۆشەکەین بەڕاستی هانا بۆ خوابین نوزە بۆ خوابین کام حکومەتە بەڕاستیە تاکەی دەست بۆ بینی کورتەباڵا و خاوەن پێداویستی تایبەتە بە ئێمە داوا لە سەر جەم دەوڵەمەنە بەڕێزەکانەکەین بەڕاستی پشتیوانمان بن هاوکارمان بن ئەگەر خۆتان بێن هاوکاری پشتیوانی خاوەن پێداویستی و کورتەباڵەکان بکەن بڕوا بکە پارەتان زیاد دەبێت و هەم خوای گەورە پشتیوانتانە بێت و من سوپاس و پێزانینی بەرنامەکەی ئێوەشەکەم و هەمیشە هاوکار و پشتیوانی ئێمەش سپاس کامەریە کاک محەممەد دەگەر بێن بۆ لای بەڕێزێت دەقێکیش بۆ بەڕێستان دواتە دەچینەوە لای مامۆستا عەری سەبارەت بەوەی کە ئایا واکارینێکەوە کۆیان دەکەنەوە ینی مەترسیەوەشیان هەیە وەکو بەڕێزوتت حکومەت یان بەرپرس دەستیان بەسەر دابگیرێت یا خوالەتی گواستنەوەی ئەو هاوکارانە چۆنە بۆ خەڵکی هەژار ئێمە وەڵامێک بۆ کاک عومەریش ئێمە تا ئێستا بەقەدر تاڵە دەزویە ڕەتمان لەگەڵ حکوومەتان نەبووە ئەوەی کە هەیە هی خەڵکە کوڕێکەکەینەوە بەداخەوە ئەم زروفەی شوای کردووە خەڵک فریای کە سوکاری خۆیەکەوێ کاریگەری لەسەر ئێمەش داناوە لەبەرەوەشە کاریگەرەکەش بە خراپی لەسەر هین کەوتدا بۆیە لەبەرەوە هیچ مەترسیەک نییە لە سا هەشتای ئەوانەی کە لەگەڵ ئێمە ئیشەکەن وەکیلەکان لە وڵاتان هەمویان ڕوولاخوان و کەسانێکن سەد لە سەد سێقیان هەیە ناڵێمە ساسە لەبەرەوە باوت سابی سەی بۆ بێڵینەوە بەڵام لێرە لە ڕێگەی کەناڵە جوانەکانی ئێوە داوا لە خەڵکەکەم لە هەموو وڵاتانی ئەوروپا تکاکەن ئەم کەمەندامە داماوانە ئەم خەڵکە پێویستی بە هاوکاریەوە ئەگەر بە کەمترین پارەش بێ گرنگەوەی بەشدار بیت گرنگەوە ببەخشی گرنگەوەی هاوکار بیت بەڕاستی خەڵک زۆر باشە بەڵام ئێمە خاوەنمان نییە خەڵکی باشمان هەیە کە هاوکاریەکە بەڵام خاوەنی باشمان نییە
لەبەرەوە جارێکی تر داواکەمەوە تکاکەم لە وڵاتانی بریتانیا، سوید، نەرویج هەموو ڕقم حسابی هەیە کە هیچ شخصی نیە تایبەتە بە ڕێکخراوی وای هەژاران. هەر کەسێ ویستی دوایی دەریەکەی نەڵێن ئەوە تا ئەو نەپارە هاتۆتە حساب دەکەی. تا ئێستا چەندی ساڵە کاری واکەین لە خوای گەورە بەزیابێ تا ئێستا کەس نقطەیەکی زۆفی لێ نەگرتووی. دوا وەڵامیشمەوەیە ئێمە هیچ ڕابێتێکمان لەگەڵ حکوومەتان نییە و بەڵێ سپاس کاک محەممەد، زۆر سپاس. مامۆساری ئەگەر بێمەوە لای بەڕێزت پامی بەڕێستان وەکو بەرپرسی بەرنامەی بەخشین چییە بۆ خوا پێداوان و بۆ خێرخوازان هەرێمی کوردستان بۆی کە چۆن دەتوانن ینی ئەم پارێ لە ڕێئەوە بگەێنن بە خاوەن پێداویستی تایبەتەکان وەژارە؟ بەڵێ وەڵام منیش پەیامی خۆم ئەگەێنم لە پێشا بۆ دەسەڵاتی کوردی ئەوانی کەوا 15-20 ساڵە سەرۆت و سامان و خێروبێری ئەم وڵاتیان بەتاڵان بردووە لە بانقە شخصیەکانی خۆیان لە خاریجا دایان ناوە، تۆزە غیرەت بیانگرێ و تۆزێک شەهامەت بیانگرێت، هەندێک لەو پارە دزرا و بەتاڵان براوانەی میلەت بۆ ئەم ڕەمەزانە و بۆ ئەم جەژنە بیهێننەوە بیەنەوە بە خاوەن پێداویستیەکانی تایبەت لە هەموو چین و توێژەکانیان و پاشانیش داوا لە دەوڵەمەنان و خێرخوازان و خێرۆمەندان و ئەهلی شەهامەت و ئەهلی سەخاوەتی وڵاتەکەمان ئەەکەین کە هەمیشە و دائیم تەسەوڕ و تەوەقوعی زیاترمان لیان بووە بە درێژایی 7 ساڵی بەرنامەی بەخشین تەجربەمان لەگەڵیان هەبووە لە ڕێگەی ئێمەوە بێ لە ڕێگەی هەر ڕێکخراوێکی ترەوە بێ یا خۆیان بێ وەکو کۆمپانیا، وەکو تجار، وەکو دەوڵەمەند، وەکو صاحب زەکات و سەدەقە بتوانن ئینشاءڵڵا کە لەم ڕەمەزانە و لەم جەژنەدا زیاتر و زۆرتر دەستگیرۆیی چین و توێژەکانی پێداویستی خاوەن پێداویستە تایبەتیەکان بکەن، چونکە لە هەموو چین و توێژێک زیاتر مستحقترن و شایانترن بۆ ئەوەی کەوا یارمەتیان بدرێ، جا چ لە ڕێگەی ئێمەوە بێت چ لە ڕێگەی خۆیانەوە بێ و داوا ئەکەم لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی فشار دروستکەن بۆ ئەو دەسەڵاتە گەندەڵە کە ئیتر با لەوە زیاتر دەست نەخاتە. زۆر باش سەبارەت بە ئەوە بێ ئالێتی گەیاندنی ئەنی بەڕێزت وتان ئێوە ئامادەن بیگەێنە، بەڵام خەڵکانێکەیە مەسەلەن سەرمادارەکە بازرگانێکە ئێوە ئامادەن مەسەلەن بیبن بۆ ماڵانە کە هاوکارێکە ڕاستە و خۆ پێیان بگات؟ بەڵێ ئێمە ئامادەین، ئێمە ئەمساڵ بۆ خۆمان وەکو بەرنامەکەی خۆمان نزیکەی 650 نەفەر لە خاوەن پێداویستی تایبەتمان بڕیاراوە لێرە و لە هەولێر، واتە لە 3 بەشی ئێرە و 3 بەشی هەولێر نزیکەی 650 نەفەرمان بڕیار داوە بۆیە هەر دەوڵەمەند و هەر خاوەن کۆمپانیایەک و هەر خاوەن دەسەڵاتێکی مادی کە حەزیش ناکات ناوی بێنن یا دەربکەوەیە ئەتوانێت لە ڕێگەی بەرنامەکەی ئێمەوە زۆر بە ئەمانەتەوە ئینشاءڵڵا بە عەدەد و بە ژمارە بەو بەڕێزانەی کە لە ڕێکخراوەکانن بیانگەین بەدەستیان. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستاری عەزیز بەرپرسی بەرنامەی بەخشین کە بەڕێزیان لە ستودیۆی سلێمانی لەگەڵ مابوو، هەروە زۆر سپاس بۆ وەرێک لە بەڕێزان سامر حوسێن سکرتێری یەکێتی کەمەنداوان و هاوبەش نوعمان سەرۆکی یەکێتی نابینانی کوردستان کە بەڕێزیان لە ستودیۆی سەرێکی لەگەڵ ماروە، زۆر سپاسی بۆ کاک عومەر جەبار سەرۆکی کۆمەڵی کورتەباڵەکان، هەروە زۆر سپاسی بۆ کاک محەممەد ئەحمەد کە سەرۆکی ڕێکخراوی هەژاران کە بەڕێزیان لە سویدەوە لەگەڵ مابوو. سپاس بۆ ئێوە بینەرانی بڕە، سپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.